بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێەوەی بەڕێزداین لە بەرنمەیە ئەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک تاهیر شوشی ئەندامێکی چالاکی پارتی دیموکراتی کوردستان لە ساڵانی 60ەکان و 70ەکان و تەنانەت 80ەکانیشدا و هەروەها یەکێک بۆ لەوانەی کە لە پاراستندا دەورێکی گرنگی هەبووە. لەم بەرنمەیەژە هەوڵە دەین کە چەند لاپەڕەیەکی دیکە لە ژیانی هەڵدەینەوە و باسی کۆمەڵێک ڕووداوی مێژوویەکەین. کاک شێخ بەخێر بێتەوە بەرنامەکەمان. کاک شێخ حەزم کرد پرسیاری ئەوە لێ بکەم لە ناو پاراستنە یاخود لە ناو دەستگا بڵێن پاراستنەکانی جیهانیشە ڕیزبەندی بەرپرسیارەتی چۆنە؟ ینی وەکو عەسکەری وایە و مقەدەمە و نازانلی وایە و فڵانە ئەوانەیە چۆنی دیاریەکرێەوە؟ هەروەیە عەسکەریە هەموو عەسکەریە وەلا هەموو مخابراتی دنیا هەموو ڕێزبەندیە لە جوندی و عریف و دەست پێ دەکاتە دەهێتە میلازم و حتا دەچیتە لە ناو پاراستنی شەوا بوو لە ناو پاراستنی بەڕاستی ینی هەروە بوو بەس وەختی ئێمە بەو شکلی منەظەم نەبوو وەکی ئێستا ئێستا یعنی کەواتە زیاتر دڵسۆزی و چالاکی و ئەوانە هەبوو. مەسەلەن من کە مانگی 12 ئیلتیحاقم کرد بە شوڕەش چوومانەوە پردان نەڕاستان منیان بردە لای شەکیب جەنابی شەکیب منیان بردە لای جەنابی مەسعود بارزانی گوتی ئەوە شێختار هاتووە و ئەمەش الحەمدولله سامی ڕزگار کردووە لە بەغدا گاندیە ئێرە زۆر جەنابی بارزانی بەخێر هاتن کرد و زۆر کەیفی هات گوتی ئینشەڵڵا پێکەوە ئیش دەکەین و سوولمەند دەبی من گوتم لە خزمەتدا هەر ئەو ڕۆژانەم ینی سەرەتای مانگی یەک ساڵی 73 منیان دەستنیشان کرد بۆ پاراستنی هێزی ئاکرێ چوومە ئاکرا ئەو وەختە جەنابی زەبەر زێواری ئامر هێز بوو من چوومە وێرە ئیشی پاراستنم کرد و بیمە مەسئولی پاراستنی هێزی عەقرا لە مەقەڕی ئێمە لە شەرمن بوو گوندی شەرمن و دەست بە ئیشم کرد و ئەو وەختە من ئەوێ خۆ لە هەبی کۆد و تشتی پاراستن بۆ بریسکە و تشتی وە هەموو بریسکەم دەکردن بۆ مەقەڕی بارزانی. ڕاستی چالاکێکی زۆر گەورەمان کرد لەوێ زۆر ئیشمان کرد. معتەمدی من چ لە بەغداد چ لە مووسڵ لە عەقرا لە شوێنەکانی تر معلومات بۆمان دەئینان بە هەواڵگیری لە هەموو شوێنەکان بۆمان دەهاتن. من بۆ نمونە پێدەڵێم ڕۆژی ئەوە ڕۆژی محاولەی ئینقلابی نازمگزار ئەو ڕۆژە پێنج جارە تڕۆمپێت لە مووسڵ هاتە شەرمن معلومات بۆ من ئینان ئەو ڕۆژە 8 برقیم لێدان نوویسین بۆ بارەگای بارزانی بۆ جەنابی مەسعود و زۆر پێیان خۆش بوو حتا ئەوەی نامەی شکر بۆ من هەر لەسەر ئەو معلوماتانە چونکە بەڕاستی معتەمەدێکی زۆرم هەبوو لە مووسڵ هەر لە ناو حزبی بەعەز هەر لە ناو چەتەکان هەر لە ناو ئەجهزەی حکوومەت عەرەب هەبوون کە جێگەی بڕوای عەرەب کێم بوون پەیوەندیان هەبێ عەرەب کێم بەڕاستی بۆ کوردەکان ئێمە زۆر کوردەکان سینگیان فرە بوو یا هەمیە یعنی بەڕاستی ئامادەکار بوون یارمەتیمان بدەن ئێمە لەوانە نەدەترسیان قەت مەسەلەن جارێک ئێکێکی عەرەبم ئەوە کرد کە مقەدمەکی ئیستیخبارات بوو لە ئیستیخباراتی مووسڵ فەرقەی مووسڵ ناوی عەبدولکەریم حەمدانی بوو بە ژنێکی کورد واستام یعنی ئەوەی کرد تەعارفم لەگەلی دروست کرد و سوێندی خۆر ئەوەی زڵی ملەتی کورد بوو بە ئێوە دەڵێم بەس من گوتی من ئیش بۆ ئێوە ناکەم بەس ئەوەی باش بیتن بە ئێوە دەڵێ ئەوە ویجا ئەو وەختە بەڕاستی ئافرەتی کورد ڕوولی هەبوو لەناو ئێمەدا لە هەموو بەشەویستمە و پرسیارەشکەم ینی ئافرەت لە ناو پاراستنا دەوری چی بوو زۆر جار با ئەو پرسیارشکەم هەرچەندە دەوری پاراستن ئافرەت دەورێکی زۆر دەورێکی
گلک باشیان دید لوکی پیروزیان دید مثلا همان بو وکی شفیق باکرمانی عایشا گویی لموصل لزاخمان هبو یک آفرتک لوی زور معلومات و برید و همون برید ما داخلی شارکان کردستان و عراق لرگای آفرتان بود یعنی ما تترمان هبو لره لحولیر آفرت بود خود چون لموصل بغداد لچینک لکرکوب و معلومات داینا چون لای معتمد کان معلوماتی داینا ناوی فاطمه بود داینا سری اوانه زور زیرک بوون باشە یا شێغە باو پرسیارەکەم بۆی بینەرانی ئێمەش بزانن کە یا خەڵک بەگشتی بزانێ ئێستا مەسەلەن لە دەستگاسی خوڕی و بڵین پاراستنەکانی جیهانە بۆ نمونە موساد و ئەم بەتایبەتی موساد و ئەوانە زۆر جار ئافرەت لەلایەنی سۆزداری و ئەوانەوە بلانی جنسی و ئەوانە بەکارهێنن بۆ زانیاری وەربگرن تەنانە دەیان بردنە لای نزیکی سەرکردایەتی فتح و ئەمانەش ئێوە کەڵکتان لەو شتانە وەرەگرت خۆ زۆریش هەموو مەخەبارەتی دنیا کەرک لەوە وەردەگرن هەموو وەردەگرن لە ئەگەر بەقولی بچەنە و پاراستن محتاجی بە هەموو معلوماتی هەیە بە هەموو معلوماتی اینجا پاراستن دوو بەشە پێدەڵێن پاراستنی ئیجابی پاراستنی سلبی بە کوردی ئەرێنی و نەرێنی هەوڵگیری ئەرێنی هەوڵگیری نەرێنی هەوڵگیری ئەرێنی هەموو مخابرات و ئیستیخبارات و چش هەموو ئەوەیە ئەرێنیە نەرێنی هەموو ئیشەکانی ئەمن و ئاسایش ئیشی شورتا و ئەمن و ئاسایش دەڵێن ئەوێ دی نەرێنی ئێمەش لەسەر ئەو ئەساسا بنیاتنانی پاراستنی ئەیلولمان کردبوون لەسەر ئەساسی پاراستنی ئەرێنی و پاراستنی نەرێنی من چوومە شەرمن ساڵی 73 مانگیەک چوومە شەرمن لە هێزی زبەیر ئاغا زێباری لەوێ دەست بە ئیشی خۆم کرد پاشی مانگی 4 سەرەتای مانگی 4 بڕقەی کات گوتە من وەرە بە چوومە ناوپەردان چوومە لای شەکیبی گوتی وەڵا ئێمە دەورەمان هەیە دەورەی ئەساسی کادرانی پاراستن ئەوە دەورەی ئەساسی بوو ئێمە 16 کەس بوون لەو دەورە 16 کەس بوون هەندێکیان دەزانم هەندێکیان لەبیرن چوەکی ئازاد بەرواری بوو میلازم ئەمجەد بوو دکتۆر حەمید ئاکرەیی بوو ئەوەی دیبی ئەنوەر ئەزوەر بوو لە منتەقەی ڕانیەوە و عەردانە جەمال قاسم بوو لە سلێمانی ئەبوو عەوف لە هەولێر هەولێر بوو بە عەبدوڕەحمان تاهر بوو دەیگوتە ئەبوو عەوف و ئەو جەماعەتێکی تر ئەو دەورانە لەلایەن کێوە کرایەوە زۆر جار پرسیارەکەم یاشێ زۆر جار باسی ئێوە کرێ کاڵێن ئیسرائیلیەکان و ئێرانیەکان و ئەمریکیەکان و فڵان و هەر رووسیا یعنی زۆر جار باسی ئێوە کرێ من حەزەکەم لە جەنابەتە ڕوونکردنەوە بدەی ئەوان هاوکاریەوەیان نەکرد لەلایەنی پەروەردەییەوە مەبەستم بەڕاستی ئەگەر هەر کەسێکی لە هەر شوێنێک هات بن ئێمە نامان دەزانی چونکە ناویان نامان دەزانی ناوی مستعاریان هەبی ئێمەش وە قوتابی هەیەکی ناوی خۆی هەبی هەیەکی ناوەکی مستعار هەبی مەسەلەن ناوی من خالد بوو لە دەورە بەڵام کەواتە خەڵکی دەرەوە هاتن ئێوە نەتانەزانی ئەوانەی دەرس بەمەدەدا خەڵکی دەرەوە بوون وە زۆر ئینسانی شارەزاژی بوون زۆر لەسەر یعنی زۆر شارەزا بوون لە کاروباری پاراستن و ئەمن و ئاسایش گەلک شارەزا بوون و ئێمە زۆر ئیسیفادەن لێمان کرد بەس ئەوانەش ناوی مستعار بوو ئێمەش مستعار بوو ئەوانە زیاتر بینی تیۆریان پێوتن یاخودی عسکەری وشتیشیان نەکرد تەمرینی عسکەری هەردوو نمونەش بوومە دەئینا لە مخابەراتی دنیا کاچ دەقەومێت بەمە دەگوت کاچە هەیە یعنی لەسەر ئاسەکی زۆر بەرز بوون لەسەر زۆر ئاسەکی ئێمە زۆر ئیسیفادەمان کرد ئەمە بوونە کادری ئەساسی پاراستن لە پاشی ئەوە وەختەی دەورەتەوە دەورە یەکمان بوو ئەو خۆلا یەکمان بوو هەموو ڕۆژی جمعە جەنابی ئیدریس و مەسعود دەهاتنە لای ئێمە
ساعت 11 دهاتن ئەوانیش بەشداری هیندەوەکانە بەشداری نەدەکرد بە سەردان داهاتن لە لای ئێمە لە ساعت 11 12 لەگەلمان دەمان حتا ساعت 3 و 4 پاشی دەچوون ئەوە 4 ئەسبوع ئێمە لەوێ بوون هەر 4 ئەسبوع جەنابیان حاضر دەبوون لەوێ وەختی تەخەرجیش بوون ئێمە تەخەرجمان کرد لە دەورە جەنابی مەسعود بارزانی و شەکیب یەکێکە مقابلەی بە ئێمە کرد لەوێ جەنابی مەسعود بارزانی بە من گوتی هەر ئەفسەر من بەس هەر کاتی من برقیم بوت و کرد بە یەکجاری بێەوە بە یەکجاری وەرەوە نهایەتی مانگی 10 برقی بۆ من کرد گوتم من وەرە ناو پەردا وەڵا چوومە وێرە چوومە لای شەکیب پاشی 2 ڕۆژە من و شەکیب چووینە لای جەنابی ئیدریس و مەسعود هەردوو لە یەک وەدە دانیشت بوو جەنابی مەسعود گوتە من شێخ تاڕەت و هاتی من گوتە بەلێ ئەس هاتم ئەس بەنی گوتە من هەرە سوباینێ لەگەڵ شەکیب هەرە دایرەی پاراستن وەرگرە ئیدارەی پاراستن وەربگرە گوتمێ بەلێ و گوت مەسئولی بەشی ئەتوو مەسئولی بەشی سلبیژی بەشی نەرێنی مژی گوتە ئەس بەنی هەر ئەمر دەکەی یعنی نک من یعنی شتێکی زۆر گەورە بوو ئەس وەکی شاک لێ هاتم یعنی احتیمالە ئەو وەختە لە ئەو ئیشە لە زۆری قرس بوو لە من قرستر بیت ئەو وەختە بەس ئەوها زانی کە من ئەو ئیشە بکەم ڕۆژی دووەم من لەگەڵ شەکیب ئێمە چوین ئەو وەختە میرزا ئەمجەد مەسئولی ئیداری دەستگای پاراستن بوو ئەس چوون من دەستگام وەرگرت و دەست بە ئیشمان کرد دەست بە ئیشمان کرد بیا شعبەمان دانان ئەوەمان دان مەسئولیەتمان داواشکردن زۆر کادری تازە هات هەر کادری هات بەلا زەمان مقابلە لەگەڵ کرد بۆ کا بە کەلکیمان دەهێت ناهێتن ئەوانە دەهێت دەمانکرا چی ئەو کەسانی نردبۆتان لە لقەکانەوە لە هێزەکانەوە نێرا معتەمەدی ئێمە دەین لە لقەکان داهاتن بەس یعنی کاکەوە بۆ تۆ بڵێم زۆربەی ئیشی معلوماتی ئێمە لە ڕێگای جەنابی بارزانی لە ڕێگای ئیدریس لە ڕێگای جەنابی مەسعود بۆمان دەهاتن چونکە بەڕاستی خەڵک زۆر جار متمانەت بەوانە بۆ بە کەسی تر نەبوو مەسیری خۆ نەدای قسە دەستی هیچ کەسێکی و من نەحەقیان ناکەم و هەر وەختی هەر کوردێک هەر وەختی قەناعەتی تەواو بە تۆ هەبووە کە تو کادرێکی درسۆز و درست و یعنی زابط و درستی هەموو معلومات بۆ داینە معلومات بۆمان لە هەموو شوین دەهات بەڵام معلوماتی زۆر تایبەت و گرنگ بۆ دەچوو بۆ مەشی گرنگ هات بەس ئەوانە مەزدەری ئەساسی معلوماتی گرنگ دەچوو وێرێ هەموو لە لای جەنابی مەسعود کو دەبیەوە لەوێ تەقریری مانگانە دەنویسی و جەنابی مەسعود سکرتێرێکی هەبوو بە ناوی شلەیمۆن بکوو ئەو تەقریری مانگانە تەبعی دەکرد ئەو مەسیحی بوو مەسیحی بوو بەلێ ئاسووری بوو لە بەری چەند ساڵە لە شیکاغۆ ئەمریکای کرد تەقریری ئەوە تەقریری عامی پاراستن بەس سێ کەس دەدیت جەنابی مەسعود بارزانی شەکیب تاهر شوشی ئەوانە تەقریری ئەوە دەبوو تەقریری یە عام لێرەدا مەسەلەن بوو نمونە دەڵێم من لە مووسڵ جارێکی چوومە لای ئێکێکی کورد ئەو کابرا وەختە خۆ ئەو نوێنەری جەنابی سەرۆک بارزانی بی 63 لە مووسڵ پاشی شەڕی دەست پێ کرد چوو گەشتە حکوومەتی ئەتراف کرد گەلێک کادری پارتی لە مووسڵ گیران لە ساڵی 65 66 پارتی قۆمبەلەک فرەدانەومالی پێکی لێ بڕی خارزایەکەی معتەمەدی ئێمە بوو ئێمن بوو بەواسطەی ئەو ژنە شەفیق باکرمانی تعارف من لەگەڵ کرد و ئیشی پاراستن دەکرد بوو ئێمە معلومات بۆ مەکوم دەکرد ڕۆژێکی گوتبوونا هەیە خاڵم ببینی یەگوتمێ خاڵت چۆن ئەوە پیاوی حکوومەتە و گوتی کوڕ وەرە ئەوە معتەمەدی قەسر جمهوریە گوت علاقەتی خاصی بە خەیرڵڵا تلفاح وەختە خەیرڵڵا تلفاح نزانم عقید بوو ئەوی مقدم و چوو بەس
ضابطی قصر جمهوری بو گوتی وره او پیوندی خاص با هيا همو معلوماتی جيش عراقي دازانید میشه گوته والله دایم الا من چو ملا سلامم کرده و احران گوتی تو پیم دبینی گوت می دبینم گوت ام پیم پارتی بریوه بس من تا استجی خون با پارتی دازانم و من تا استجی مخلصی بارزانی ما مخلصی کرداتی ما یه گوت می ویجا دیواره لگل من ایش بکه و خو هیچ لنا چوی الحمدلله تساخی گوتی من با یک مرچ لگلت ایش دکه گوت می چه مرجکه گوت می باسی پاره دکه تشتکی و دکه گوت نه والله مرجکم اویا اتوب من نامک لبا جنابی بارزانی بینی که منی انا عفو کردیه من عفو بکتن من لگل ایوه ما حتی مردن قلت ما هر أوا قلت أري والله قلت ما والله زحمتها چونك بس من محاولة ذاك من شو ما باخده شو ما لا يسامي بس سامي من قلت سامي قلت من تا چند روز جدی نامه بارزانی بود اینا والله 20 روز بینه شو جرا کدی شو ما لا يسامي سامي نامه او نامه كابيويز وين كابيويز بيبوي اینا من چون نامه او کابرام دا نامم پیدا او کابرا ماوی است نه مردوه والله مردوه ناوی او ناوی حسین زاوی تایی حسین زاوی تایی انسان کی زور استفاده مان لیکن یعنی گوتی گوت شیخ طاهر من دزانم او ختم علم الصفانیه گوت بس امضای علم الصفایه والله گوت می او پیروزت بیت والله گوتی سجل علم پیروز بیت او حال سرسری دانا و عین کاغذ سرسری گوتی وعده و بیت تا ام سر بشه جر خاک من خدمتکاری بارزانی ما و کردایتی ما بله جوابو و جوابو بله و جا پارشی دو های پارشی دو مانگ پینه چون گوت من شیخ طاره ورا ایک کی باشترم بود دیتیه بله گوت می کیه گوتی حسن شیخ کی بله گوت می حسن شیخ کی چیه گوت حسن شیخ کی خلکی شیخ های پیاوه کی مخلصه پیاوه کی کرد پروره بس استا برپسی تنظیماتی بعثه لجانب الایسر لنیوی موصل همو گوتی بدستی او مسئولیانه و عضوی قیاده فرع لیره فرعی حزب بعث لموصل قلت ما والله اگر وابكي دست موج ذاك قلت ورا بتشنا مالي قلت ما بو اتو قصد لقالي كرديا قلت قسم لقالي كرديا ورا بتشنا مالي شنا مالي حسين الشيخ كديت انسان كي ريكو بيك هندي اولى كرداتي دزاني من نم دزاني قلت وعد اويجي وعد سوس وعد بمن دا حتى مردن من خدمتي هر معلوماتها خابتا من ان شاء الله يو استفاده باشتان ليكر زور استفاده باشمان ليكر زياده استفاده هر جموجولك لنا تنظيماتي بعث لسرتسري كردستان او دزاني دزاني هر جموجولك هي استخبارات عراقي امني عراقي او حسين زاويتاي وحسين الشيخ كي ديانزاني بمدد باشا كاك شيخ هر هيزي لكردستان كان هيزي بلين بيجمرگه هبو هر هيزو هي فرعي باراسني خوي هبو اما بتو او موضوع روندا كمان بله اما لهر لقكي بارتي بنككي باراستن مان هبو بله مثلا مسئولی پاراستنی لسال 73 و 75 مسئولی پاراستنی با دینا اول مصطفی خوخه بو پاشی بیا تحسینات روشی مسئولی پاراستنی لقیدو هولیر ده یکی ده گوته عرف خدر یکی تی بو هاد بیا نو پارتی بیا پارا اخری نه یکی جلالی بو هاد بو بیا پاراستن مسئولی او بو و بلال عبد الواحد او ابو بلال عبد الواحد وقت خود تتري ما ابو او خوشك كيد شونا بغداد لموصل لكركوك معلومات بو مانداينا بله مسؤولي او صالح 73 مسؤولي باراستني 72 73 كركوك جوهرنامه بو بله المسؤولي باراستني لقيتشار قال صور بو قال صور بو وجا سالی 74 مانگی دو ایمه دوره پاراستن مان کرده و بله خوتا لمقری پاراستن لچومان امنو شکیبو
و آزاد برواری درس مانده دا و احمد یکی دیگه احمد سعید آکری اویش درسی او خریطه عسکری و تشتی واده دا اما درس مانده دا وقت تخرجش بیش پاشی مانگک ادریس و مسعود و دکتر محمود هاتن بو پیروزبایی توابونی دوره که باشە یا شێخ زۆر جار هەندێک ئێساش کە بەنی شدە نووسێت لەسەر پاراستن و ئەوانە ئەڵێن پاراستن زۆر خۆشەویست نەبووە لە ناو خەڵک و پرسیارات کرد مەسەلەی ترس بووە مەسەلەی چییە ئەوە ڕاستەوە نەخێر بەڕاستی پاراستنی کوردستان ئێمە لە دەورەی ئەولی وەختی تەخەرج بووان کرد نهایەتی مانگی 4 جنابی مسعود گوتە شەکیب گوت جەماعەتی هەموو ببە لای جنابی بارزانی ئێمە چوینە لای جنابی بارزان ئێمە تقریبا سەعات و نیوەک لە لای جنابی هەر 16 کەس ئێمە لە لای جنابی بارزانی دانیشتین بارزانی یە سەعات و نیوە قسە بوومە کرد یعنی ئێمە ئەو بە دەستوری کاروباری ئێمە لە ناو پاراستن مثلا بارزانی گوتی نابیتن ئێوە ئیزعاجی خەڵک بکەن گوتی نابیت بە ناوی پاراستن بچنە ماڵی خەڵک هێلک و مریشکی خەڵک بخۆن بە ناوی پاراستن ئێوە تشتێکی وا نەکەن کە ئێمە ڕژێکی هەیەک لە ئێوە ئەگەر تشتێکی ناڕەوە لەگەر هەر هاوڵاتێک لەگەل پێشوەرگێک لەگەل کادرێکی پارتی بکەتن پاشی ئێمە محاسبەی ئێوە دەکەن خوتان تووشی ئەوە نەکەن ئێوە خزمەتکاری ملەتن چۆن بەو شێوەی گوت چۆن من خۆم بە خزمەتکاری ئەو ملەتە دەزانم حەز دەکەم ئێوەش خوتان بە خزمەتکاری ملەت بزانن وە گوت زۆر خۆشحاڵمیش کە ئێوە خوتان دەتوانن ئیشی پاراستن بکەن خوتان دەتوانن یارمەتی پێشمەرگە بن بدەن بۆ پاراستنی خەڵکی کوردستان بۆ خزمەتی خەڵکی کوردستان باش کەواتە و دیعاە ڕاست نیە حکوومەتی عێراق زۆر دیعایەتی دەکرد حکوومەتی عێراق چونکە پاراستن بۆ خزمەتی پێشمەرگە بوو بۆ خزمەتی خەڵکی کوردستان بۆ خزمەتی شوڕەش بوو و کە ڕوژی من لای مەسعود بارزانی کە گوتە من هەرە دایرە وەرگرە ئیشی پاراستن بکە و ئیشی مەسئولی بەشی ئەوە بە نەرێنی گوتە من یەک چش پێ دەڵێم شێختۆڕم گوتە بەلە ئەزبەنی گوت چۆن معاملەی جاسوسی عێراقی و ئەوەنەی تر دەکەی ئەو هۆ لەزەمە معاملەی سەواکی ئیرانیش بکەی چونکە گوتی زانیمە سەواک دەیەوێتن ئێستا ئەوەی جاسوسی بکات لەسەر ئێمە ئاگات لەوەش بیت چۆن معاملەتی عێراقی دەکەی ئەوە بەو شێوەش لەزەمە معاملەی ئەوانە بکەی هیچ معاملەیەکتان کرد لەو بارەیەوە کردمان بەرامبەر ساواک و کردمان ئەرێ کردمان و حەبسیشمان کردن گەلک کەس حەبسیشمان کرد کوردی ئێرە بوون یا کوردی ئێرە بوون کوردی ئێرە بوون کوردی ئێرە بوون لەوانە کە من بەخۆم بەشدار ببووم جەماعەتێک هەستا بوو کە یەک فڕۆکەی جەنگی لە کەرکووک بڕەوێنن من بەخۆم تحقیق لەو بۆکوێ بیرفێن بۆکوێ ببەنە ئیران ببەنە هەرشی ئەرێ ئەوەی ساواک کردبوون کە مەراحلی ئاخیرمان کەشفکردن و ناتوانین هیچ کاری بکەن کەواتە با ئەو پرسیارە بکەم و دوایی پشوویەگەین لە ناو کوردی پارچەکانی ترا خەڵکتان هەبوو هەمان بوو هەمان بوو لە هەر پارچەی کوردستانمان هەمان بوون و معلوماتی باشیش دەگەشتە ئێمە ئەگەر ئەو ئیتیفاقی جەزایر نەبا ئەو خیانەتە نەبا و ئەو نەبا ئێستا پاراستنی کوردستان من بەوە دەمزانی کەویتە ڕقەمیەک لە شەرق ئەوسط زۆر باشە جا پشوویەگەین و باش درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆردەین لەگەڵ کاک تاهیر شوشی یاخود شێخ تاهیر شوشی کاک شێخ زۆر جار ناوی کاک شەشی بێتە پێشەوە شەشی بەقراوی پیاوێکی چۆن بوو یعنی لەگەڵ ئیشەکەی خۆیان کەسێکی سەرڕاست بوو ئیشەکەی خۆی بەباشیە کرد وەڵا شەکیب لەگەڵ بۆ مێژوو دەڵێم ئیشی ڕاست دەکرد
بالا ایشی یعنی کادره کی هم پارتی هم پاراستن بالا و خوی بجوره تمنی خواتی شکیب جگای مطمئنی جنابی مسعود و جنابی سروک بارزانی و ادریس بارزانی بود بالا و زور یعنی هیچش لیدر نداشت یعنی زور و جدی ایشی دکر بس پاشی تکچونی شورش هاتا گوهرین بەڵام بەوە نییە پرسم بەڵام وابزانم لە ساڵی هەفتاوسێ ئەوانە هیچی نەکرا تەجوید نەکراوە قەت نه والله تەجوید نەکراوە تجمید نکرا هر لایج بو بس پیشی تکچونی شورش و دو مانگ روزه که جنابی مسعود بارزانی به دو مهنرز گوته من شیخ دار میجی گوته چوا گوته من خو آماده بکه میجی گوته بله از بنی گوته چیه گوتی ما تغییرات دکن گورین دکن دمانه به 600 بر پرس بگوری پاراستن یا حزب یه لحظ و لشکر و پاراستن بله بس او هنده با من گو بله هیچ تکی نگود بس پاشی اتفاقی جزایر و تکچونی شورش بله وابزانم علاقت لگل بین مسعود بارزانی و شکیب برا ما هو یک برا بله چونکه شکیبی وابزانم بپرسی مسعود بارزانی چو ایران لویر را چو ترکیه چو لبنان بله امال امریکا بین لسالی 67 76 آخری 76 بون 77 بله شکیب هات امریکا بله لمطاریان پاره آن لگرد گوتی او پاره کیه گوتی او پاره یه خومه چون اینا و لکم رگا اف بی آی تحقیق لگل کرد بله گوتی یه پارتیه یه پاره پارتیه پیوندی با او کرد او وقتا جناب مسعود بارزانی و جناب بارزانی لبغداد لواشنطن بله اوی پیوندی به واکری محمد سعید دوسکی بود بله محمد سعید دوسکی لوه گوتی ما به هیچ پارمانی لای شکی بنام پاره پارتی بیت نه پاره امش نازانی چون به دست خوی خستی بله لو حادثه در شو که تقریبا نزدیکی 750 هزار دلار لگر خوی اینا بله پاره شورش پاره شورش بود با پاره لکه اینا باشه بله پاره شورش بود هم لسردمی شورش و هم دواتر لەگەڵ مخابراتی ئەمریکی و ئیسرائیلی ئەوانە علاقەی هەبوو من دلم هبو ئەی لەگەڵ ساواک ئێرانیەکان لەگەر ساواک نەبوو نەیبوو زۆر ڕقی لە ساواک بوو زۆر ڕقی لە ساواک بوو لەگەڵ عێراق نەبوو لەگەڵ عێراقیش قەتعاً نەبوو قەتعاً نەبوو بەڵێ بەس احتیمالە هەندێک شتی عەقڕاویەکان دەپارێست بەڵێ مەسەلەن ئەوەی من ئاگادار شەوکەت عەقڕاوی ڕوولێکی خراپ هەبوو لە کوردستان بەڵێ پاشی دوورانێ خستەوە لە ئەوە لە لژنەی مەرکەزی پارتی بەڵێ کە معلوماتی لەسەر دەرچووە عەلاقەتی هەیە لەگەڵ CIA و تشتیوە لێرەدا ئەوە ساڵی چەنە ئەوە لە ساڵی 72 دەست پێ کرد بەس ساڵی پاییزی 74 پێش تێکچوونی شوورەش ڕۆژێکێ شەوکەت عەقڕاوی هاتە مێرگە سوورێ بۆ کردنەوەی محەتەی کەهرەبا چونکە لە ویزارەتی بەلەدیات بوو بەشی مەسئولی بەشی کەهرەبا بوو مدیر عامی کەهرەبا بوو لەوێ هاتە چوومان مالی میوانی زەکی عەقڕاوی بوو برای تارق عەقڕاوی عەسرێ دیتم شەکیب هاتە مەقەر هاتە لای من گوتە من شێخ تارمژی گوتی بەلێ گوتی دەتوانی بچێ مالی زەکی گوتمێ بوو
گوتی هر تشتکی غریب دهێتە وێرە ئەمڕۆ یەگوتی مێ چێ بێژە غەریب گوت هەرە وێرە دەزانی من گوتە من ناچم ئەگەر بە من نەلێ گوتی شێوکەت دەهێتە وێرە بزانەکی لە عەقرەویەکان لەو نانخۆرنە حاضر دەبیت هات بە عەلا ئەساس میێوانی بە میێوانی وەڵام منیش چوومە خوار چوومە ماڵیوان دانیشتم دیتم هەموو عەقرەویەکان لەوێنە هەموو عەقرەویەکان مەسەلەن ئەوەی لەوێ عەزەت ئۆکرەی لەوێیە زەکی لەوێیە ماڵی زەکی بوو منیر عەقراوی فایق عەقراوی ئەو جەماعەتانە هەموو تەقریبەن 15-20 کەس بوون لەوێ هەندی گوتە من نان بخۆ نانم نەخۆ چوومەوە ڕۆژی پارتر شەکیبی گوتە من کی هات بۆ وێرە گوتمێ فلان و فلان و فلان و فلان هەموو بەناوم گوت ئەوە هەموو لەوێ بوون بژی گوتە ئەرەوە ئەوەی من زانی پاشی ئەو خەبەرە ئەوی نەگەهان بێ مەسعود بارزان لەسەر ئەمە ویجا نەزانم کایە ڕەفاقەت بیە سەداقەت بیە ئۆکرەیە هەو شەهری بی وەکی ئێران دەڵێن لەوە بوو دەوری خراپی بینی شەوکەت ئەقراوی ڕۆلێکی خراپ دیت لە چوونە خۆرەوەی عەزیز عەقراوی ئەوانە لەوەشە دەوری دیت لەوەش دەوری دیت لەگەل هاشم عەقراویژی چونکە من عەلاقەتم لەگەل هاشم گەلێک خۆش بوو هاشم هەموو تشتی بە من دەگوت ئەوەی 72 نیوە ساڵ تەواو بوو لە کولیە بووم لە ئاخر مەرحەلەی کولیە بوو نیوە ساڵ بوو هاشم لە ئەوە بوو هاشم لە بەغدا بوو ئەو خێزانی و منداڵی چوومە لای هاشم بە من گوت نەچەگە گوتمێ دەچمەوە خاڵ دەچمە ئەوە دەچمە مووسڵ ماڵمە لە مووسڵ بوو ژنش ئینا بوو گوتمێ دەچمە مووسڵ گوت نەچە پێکەوە دەچی من ئیشم بە تۆ هەیە گوتمێ چی ئیشە گوت پاش پێ دەڵێ بژی گوتێ باشە گوت وەرە گوت ئەو شەوە سبەینە دز بەدەچین گوت حەز دەکەم بە شەویش بێ لای ئێمە لە هوتێل لای ئێمە من بە شەو چوومە لای ئەوانە ئەو خێزانی لە هوتێل بوو منداڵی چووم لەوێ ئێمە لە بەغدا دەرکە پاشی دو ڕۆژ لە بەغدا دەرکەوتین مانگی دوو بوو چووینە تکریت نانمان لە تکریت خوار وەختێ هاتینە خوارێ یعنی نانمان خوار هاتینە ئۆتۆمبیلەکە بە سایق و حرەسەکەی گوت هەرنە سەیارەکانی تر چونکە ئێمە سێ سەیارە لەگەلیدا ئەوی بەخۆی سەیارە هاژوت هاشم بەخۆی هاژوت گوتی من حەز دەکەم نامەک بۆ جەناوی بارزانی دەنویسم حەز دەکەم ئەو نامە ئەتۆ ببەی باوەریم بە کەس نایێت مژی گوتێ باشە وەڵا لەگەل چوومە دهوک ماڵیان لە دهوک نامەیان نویسی ڕۆژی پاشتر چوومە ناو پەردا نامەم بە شەکیب بە مەسعود جەنابی مەسعود دا وەڵا دروش لەوێ من ڕۆژێ سیە گوتە من گوتە شەکیب بە تاهر بچیتەوە چونکە جەنابی بارزانی برقەیە کردیە بۆ هاشم لە ڕێگایە دەهێتە ئێرە من هاتم لە سپیلک دیتم قافیلەی هاشم عەقر چونکە وەختە محافەزی دهوک بوو دەچیت بۆ ئەوە ویجا وەختی خۆ هاشم زۆر گلەیی لە ئەوە دەکرد زۆر گلەیی لە عەلی شنگاری دەکرد عەلی شنگاری جێگیری محافظ بوو و بەرپرسی لەقیەک بوو یعنی حتا وا لێ هات خێزانیان بە تەلەفۆن جوێنیان بە یەکتر دەدا ئەو هەندە ئەوانە لەسەر چی بوو شتی شخصی بوو یا هەموو شخصی بوو مەساڵح و چیزی شخصی بوو هیچ شتێکی ئەوە نەبوو چی شخصی بەس دواتر هاشم لەگەل عەزیز عەقراوی چوو لەگەل عەزیز عەقراوی خزمەتیان بە حکوومەتی عێراق کردەوە کچەکەی بە یەکێکی تکریتی دا بوو کچەکەی بە یەکێکی تکریتی دا بوو ڕاستە خزمەتی کرد بوو بەس هەردوو کوڕەکانی هاشم هاتنە ئێرە هاتنە لای من هەر هاتنە لای من سەرۆکاتی هەرێم ئەوانە ئێستا لێرەنە حتا چەند ساڵ بەری 3-4 ساڵیش خێزانی ما بوو لە بەغدا
باز لەواکەن کە دوای دانیشتنیەک لەگەڵ سەدام حوسێنیا لەگەڵ بەرپرسانی حیزبی بەعەس کوژراوە یاخۆ ژەهر خوار کرابێ یاوە ناوەڵام بە نەخۆشی مردووە بە نەخۆشی نەخۆشی مردووە کەواتە دەرمان خوار نەکراوە ناخێت دەرمان خوار و چتیوە نەکرا چونکە خزمەتی هەبی لەگەراوانە یاشێ ئەگەر باسی جوگرافیاکە بکەین پاراستن لە ڕێی جوگرافیەوە چۆنیشیە کرد مەسەلەن گرنگی بە هەموو شوێنەکانەدایە هەر منتیقەی بڵێن مووسڵ و ئاکرێ و بادی نانوانە لای ئێمە لیانی بەڕاستی ناوچەچێتیتان نەکرد ناوچەتێتی نەمان کردیە بەڵێ ئەسڵەن نەمان کردیە نەتان کردو نەمان کردیە و کادرەکانی پارتی یعنی کادرەکانی پاراستن زۆربەی زۆرن لە هەولێر لە کەرکووک و هەولێر و سلێمانی بوو بەڵێ لەوان زۆربەی زۆر کادری پاراستنمان هەبوون کە زۆر معلوماتیش دەینان چ لە ناو هێزەکانی ئەمنی یا لە ناو سپای عێراق یا لە ناو هەر چینەکی تر ئێمە ناوچەیگەریمان نەکردیە ئەسڵەن لای ئێمە جەریمە بوو ئێک بلێت ئەمە بۆدینی ئەمە سۆرانیە ئەو شتە لای ئێمە نەبوو نا مەسەلەن ئەو لیوە بەختیارە ئێستا لە ئەوە لە نەمسایە ئەو بەخۆ خەلکی ئەوێ دیە خەلکی کوێیە مەسئولی شۆبەی عسکەری بوو هەموو چشتی بەدەستەوە بوو ینی ئەو چشتە من دەڵێم ئێستاژی حرامە بێتەکردن ینی نابیتن ئینسان بەو مەفهومە تەماشای خەلکی کوردستان بکات کورد هەموو برایەکە باشە یا شێخ پرسیارێکی تر کە زۆر کەس ئەوە ینی لەسەریە نووسن قسە ئەکرێ و ئەمانە ئێوە وەکو پاراستن ساڵی هەفتا تا هەفتا و پێنج کە شۆڕش تێگەچێت چاودێری مەسەلەن خەڵکتانەکرد کە بیر و باوەڕی جیاوازی لە پارتن بۆ نمونە باسەکرێت کە چاودێری کاژیکەکانەکرا چاودێری کۆمەڵی ڕەنجدەران و ئەوانە کە هەبوونی حیزبی شوویعی ئەمانە چۆن بوو لە ناوڵی ئێمە چاودێریمان نەدەکرد لەگە سەر ئەوانە بەڵێ بەس ئێمە شعبەمان هەبوو بەڵێ شعبەی ئەو حەزبانەمان هەبوو بەڵێ ئێمە بەس ئەوە معلوماتمان بوومە دەهات لەسەر ئەوانە نە ئێمە دەچوین لە خەڵکمان دەگوتی جاسوس لەسەر ئەوانە بکەن بەر خەڵک خۆی معلوماتی بەمەدەدا یعنی چاودێریتان ناکردن بە باز بڵێن کە ئەمانە مراقبە و چاودێری نەبوو بەڵێ بەس ئێمە لەسەر ئەوانە معلوماتمان کو دەکرەوە و بەس بەڵێ زۆر مراقبەی جاسوسمان دەکرد ئەو کەسانەی مەجبوو علاقەتیان هەیە لەگەڵ حکومەت علاقەتیان هەیە لە جیهاتی دەرەوە چ لە ئیران چ لە تورکیا ئەو ژینانە بەس ئەوە بوو ئیشی ئێمە زۆر جار باسی زیندانی ڕایەت و ئەوە ناکرێت زیندانتان هەبوو دوور زیندانمان هەبوون بەڕاستی زیندانی ڕایات و زیندانی ئەوە خەلان مدیری زیندانی ئەوە یە ڕایات ئەویدی سعید ماسیفی یە خەلان خالد ئاژگەیی بوو و ئەو وەختەی من بیدایەتی ساڵی 1974 کەریم سنجاری و ئازاد بەروەری مەسئولی تحقیقی ئەو زیندانیەکان بوون لەو زیندانیانە بۆ ماوەیەکی 4-5 مەسئولی ئەوە بوون بەس زۆر معاملەتیان لەگەر ئەو خەڵکە گەلک باش بوو ئەگەر پێمان زانی بۆ یەکێک یان لە پاراستن لە هەر قاعیدەک خەڵکی ئەزیەت دەدات ئێمە محاسبە دەکرد قبولمان نەدەکرد بەس خەڵک ئەزیەت دەدرا ئەوەی کە تۆ بزانی بیست بێتە یعنی خەڵکیان ئەزیەت داوە دەلێمە و ڕاستە لە هەموو شین خەڵک ئەزیەت دەدرێت لە هەموو مخابراتی دنیا خەڵک ئەزیەت ئەوەی مستحق ئەزیەت دەدرێت ئەوەی مستحق کە زانیوان 100 ئەوە خراپی زۆرە ئەوە زۆر بەجددی بۆ حکوومەتی عێراق دەکات زۆر زەرەر بە پێشمەرگە و بە شوورەش دەکەینی هەبوو جارجارە هەبوو تشتیوە هەبوو ناتوانم بڵێم نەبوو کێ دادگایی ئەو خەڵکانەیە کرد مەسەلەن دادگایەکی تایبەتی بووی شۆڕژیا خود هەر پاراستن خۆی بڕیاریەدا مەسەلەن خەڵک ئەوەی لە مەسەلەن تۆمەتی دیمایە ئەو دیوایە پاشی 74 ئەمانەتی ئەوە دانا ئەمانەت لە کوردستان دانا لەوانە ئەمانەتی دادوەری دانا ساڵح یوسفی مەسئولی ئەوە بوو بەس بەڕاستی ئەوەی من بزانم هیچ ئەوە
نەچووە لای ئەوانە ئەو وەختە یا ئەو متتەهمانە نەدەچوو لەوێ ئەوە کەریم مەسئولی ئەوانە بوو ئەو فۆیلەکانی هەموو متتەهمەکان کە کەریم و ئازاد مەسئولی ئەوانە بوون ئەو وەختە. بەڵێ ساواک هیچ تەدەخلی ئیشیەوەیە کرد یعنی ساواک علەنان تەدەخلی نەدەکرد بە ساواک جاسوسی لەسەر ئێمە دەکرد جاسوسیە کرد نەکو ساواک هیچ نەبەس جاسوسی لەسەر ئێمە دەکرد جاسوسی لەسەر هەموو مؤسساتی شۆڕەش دەکرد هەموو مؤسساتی شۆڕەش دەکرد بەس تەدەخل لە ئیش و کاری ئێمە نەدەکرد. یەکێ لەو شتانەی کە مخابراتی دنیا و ئەوانە ئیشی تیاکە مەسەلەن کاری تیرۆرە مەسەلەن بەرامبەرەکەت بەرامبەر دوژمنەکە تیرۆرەکەی شتێکە خەڵگە کوژی ئێوە شتی واتان نەکرد؟ ئێمە هەبوو 74مان خەلیەکی تیرۆرمان تەشکیل کرد ئەمن و عەبدوڕەحمان دەروێش مەسئولی ئەو خەلیە بوو بەس ئێمە بۆ ئەوە نەبوو بۆ تیرۆری خەڵکەکان بوو بۆ تیرۆری کەسمان نەکرد ئێمە ئیشی تەخریبیمان کرد لە کەرکووک لە بوریەکانی نەوت و ئەویشانە نەکو بە ئەمری بارزانی مەمنوع بوو ئێمە کارێکی تێرۆریستی لە ناو شارەکانی عێراقدا ئەنجام بدەین کەسێک بکوژین یان سینەما بتەقینین یان ئەو چشتە یان هیچ مەمنوع بوو بە ئەمری بۆتان ناکرا یاخود نه زۆر پێمان دەکرا هاتنە لای مەسعود بارزانی گوت ئێمە دەتوانین سەدام بکوژین بە جەنابی بارزانی گوتی ئێوە مسوگەر دەزانن کەس لەگەلی ناکوژین گوت ناوەڵا گوت کەفەلە دەدەن کەس لەگەل ئەو نەکوژرێت گوتی پا نەکە گوتێ نەکە ئەوەی بۆریە نەوتەکانی کەرکووک ئەوەی بۆری نەفتەکانی کەرکووک ئێمە خەلیەکمان دروست کرد بە ناوی ئەکرام خەرکی کەرکووک بوو زۆر کوردێکی مخلص بوو ئەوی شەبەکەک هەبوو حتا دەگەشتە 100 کەس هەر کارێ پێویست بدەیان کرد یعنی ئەو کوردپەروەری ئێمە هەبوون لە کەرکووک لە هیچ شارێکی کوردستان نەبوو و زۆر هەموو پاراستن بوو هەموو خۆیان بە پاراست دەزانن خاصەتەن لە کەرکووک و لە خانقی زۆر ئینسانی باشمان هەبوو کەواتەوە عەمەلیات چۆن کرا؟ ئەو عەمەلیە ئێمە تەجیزمان کردن بە ئەوەی دی نارنج و کوچش لە بن بۆریەکانی نەفدانان دەتەقاندن و ئەوەیان دەکرد کاریگەری هەبوو دەنگدانەوەیشی دەنگدانەوەی زۆر باشی هەبوو نیهایەتی وەختی شۆڕەشتێک چون من نازانم مەسیری ئەو جەماعەتە چ لێوە یا شێخ ئێوە کە ئەوانەی کە لەو دەستگایانەیە ئیژەکەن هەندێک هێنێ پرەنسیبی مەسەلەن کارکردن هەیە حیزبی هەیە ئەخلاقی هەیە فڵان هەیە شت هەیە کە ئێوە بیزانن و مەسەلەن لەگەڵ خۆتانە بی بە نەژێرگڵ و باسی نەکەن ئەوەی لە من گولێ بوو احتمالە 5% ئەوەی لە پاراستن ئیش دەکەت لازمە سندوقێکی داخراو بیتن بلاک باکس بیتن یا ڕەش بیتن ئێمە زۆر شتمان هەیە حتا مردن لەگەڵ خۆمان دەبینە ناو قەبر و نابیتن بلێ هەر نابیتن بوو چونکە لە مەسلحەتی ملەتی ئێمە دانیە لە مەسلحەتی ملەتی ئێمە دانیە بوو چونکە خەباتی ملەتی کورد زنجیرەیە ئەو زنجیرە ناپسێتن ئەی لە دەرەوەی بڵێن سنووری باشووری کوردستان چالاکیتان هەبوو آخری ساڵی 75 ئێمە محاولەمان کرد لە ئەوڕۆپا نوێنەرمان هەبیتن ئێمە محاولە کرد لە دەوڵەتی عەرەبی نوێنەرمان هەبیت چونکە ئێمە لە پاراستنی ئیجابی نوێنەر بەنهێنیمان هەبیتن و ئێمە لە پاراستن لە بەشی ئیجابی شعبەمان کردیەوە شعبەی پەیوەندیەکانی دەرەوە ئەگەر زانۆریەکان بۆمان دەهات لە ئەوڕۆپا لە لەبنان لە کوێت لەو شینانە ئێمە شعبەکی تایبەتمان هەبوو ئەو معلوماتانە کۆمدان دەکرد و بە ریپۆرت بەرزمان دەکرد بوو جەنابی مەسعود بارزان قەت هەبووە وڵاتێک مەسەلەن یاخود دەستگایەکی استیخباراتی دەرەوەی کوردستان عێراقوانە لە ناو ئێوەیە خەڵکی هەبێت و
کەشفتان کرد بێ لەگەل نەبوو بەس علاقەت هەبوو بەس ئەو علاقەتە بەس دوو کەسی دەزانی بەڵێ شەکیب و مەسعود بارزانی من مەبەستم ئەوە بوو کە خەڵکیان لە ناو ئێوەیە چاندبێ مەسەلەن ئەندامێکی پاراستن حتمان هەیە هەبوو کە هەبوو بێ بە تو گوتم خەتەرترین معتەمد بەڵێ خەتەرترین وەکیل معتەمد ئەوە معتەمەدی مزدەوج هەبی ئێمەمان دروست دەکرد خەڵکیش دروستیان دەکرد مخابراتی عێراقی دروست دەکرد دەمانزانی بەڵێ ئەوەمان دەزانی زۆر جاسوسی مزدەوج هەبوون ئێستاژی هەنا نەبەس ئەو وەختە چجا خلاصتەبن لە ئەمریکا هەنا لازمە ئەوەی ئیش لە مخابرات بکات ئەو هەندە وشیار بیت باوەری بەخۆش نەبیت باوەری بەخۆشی نەبیتن گەلێک جارە کە لە شینێک بچم سرم گەرم ببیت قسەک بکەمان معلوماتێک بدەمیان ئەوە بدەم دژمنی استیفادە لێ بکەن ویژە لەبەر هەندێک گوتم ئەوەی لە مخابرات ئیش دەکات لازمە سندوقێکی داخرا بیتن بلاک باکس بیت زۆر باشە جا ئێمە هەوڵە دەین هەندێک لەو سنووقە هەڵوەردە وەردە بکەینەوە بۆی هەندێک زانیاریمان دەستکەوێ لاڵقەی داهاتوودا درێژە بە بەرنامەکەمانە دەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم ژواتینە کۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێنین ئێوە هەوڵدانێکتاندا کە خێزانی عەمید ڕوکن عەبدولغەنی ڕاوی لە بەغا ڕزگار بکەن ئەدریسی دوو چشتی گەورە دەکرد حەز نەدەکرد خەڵک بچتە عێراق یەدووەم زۆر خۆی ئامادە دەکرد بۆ شار دوادیداری تۆ و ناردنەوەی تەرمی بارزانی بۆ کوردستان ڕاوەستانی شەر گەلک لە مەسلحەتی ملەتی کورد بوو چونکە جەناوی بارزانی دەزانی هینگی سێ حکومەت ئامادانە هێرش بکەنە کوردستان چاواک بەڕەسمی داوای ئیشکردنیان لە تۆ کرد گوتی ئەوە خیانەت لە ئێوە کردی هەندی کیسنجەر بوو وەختی برقیم دەهنار ناوە من هەندرین و ناوی ئەو زوزک بوو لە هەندرینەوە بۆ زوزەک ئەندە زوزەکەوە بۆ هەندرین